پەرلەمانی عێراق ئەوێت کە یاسای حەشتی شعبی بە شێوازێک بێت کەم گروپانە لە زۆرترین ئیمتیازات لە نێو سوپای عێراق و لە نێو ڕیزە چەکدارەکانی سوپای عێراقدا وەربگرن، بە تایبەت کە ئەم میلیشیا و هێزانە بە خەریکە ئیتر کارەکانیان بە یاسایی دەکرێت و دەبنە سێبەرێک لەسەر سوپای نیشتیمانی. بەڵام بۆچی بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەم هێزانەدا دەکرێت و باڵادەستیان زیاتر دەسەپێنرێت لە عێراق؟ من زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز خدر منتک ئەندامی پەرلەمانی عێراق کە لێرە لەگەڵمە. زۆر بەخێر بێ. ئەوەی کە پەرلەمان ئەوێت بیکات بۆ خزمەتکردنی حەشتی شعبی بە چه ئامانجێکە؟ بۆچی بەم شێوازە؟ زۆر سپاس. لە ڕاستیدا پێم خۆشە لە جوابی پرسیارەکە لە وەڵامی پرسیارەکە ئەگەر تۆزێک بگەڕێنەوە پێشتر بە تایبەتی لە دوای ئازادی پرۆسەی ئازادی عێراق بە ئومێدی ئەوەی لەلایەن هاوپەیمانان و لەلایەن ئەمریکا و بە ئومێدی ئەوەی کە دەوڵەتێکی نوێی عێراق دابمەزرێت، دەوڵەتێک بۆ هەموو پێکاتەکان بێ، دەوڵەتێک بۆ هەموو گەلانی عێراق بێ لە سایەی دیموکراتی، لە سایەی ئازادی، وەکو بینیمان ئەو تەجروبانەی کە لە ڕژێمەکانی ڕابردوو زارێکی دیکە ئەو تەجروبانە دووبارە نەبێتەوە. ئەویش هەر لە سەرەتای حکومکردن و لە سەرەتای دامەزراندنی دەوڵەتی عێراق بە تایبەتی لە پاش نووسینەوەی دەستور و دەنگدان بەو دەستورە کە زۆرنەی گەلانی عێراق بۆ ئومێدەی کە عێراقێکی دیکە نوێ، عێراقێک بۆ وەکو باسم کرد بۆ هەموو پێکهاتەکان دامەزرێ. بەڵام بە حکمی ئەوەی کە هەموو لایەکمان دەزانین عێراق دەوڵەتێکی هەم فرەنەتەوەی هەم فرە ئاین و تائیفیش لەلایەکی دیکە کە ئەوە وەکو دەرێ سەیتەرێکی لەسەر وەزعەکە کردێ بە تایبەتی مەسەلەی تائیفی. دیار هەزوو ئەو فکرە و ئەو بیرۆکەیە سەری هەڵدا کە هۆکاری دروستبوونی داعش بە تایبەتی کە ئەوەش هۆکارێک بوو لە بۆ ئەوەی زیاتر هێزێک دروست بکرێت کە هێزێک بیوەلائی بی، کە هێزێک بی زیاتر تەمسیل وەکو دەرێ لە پاراستنی ئەگەر سەراحەتر برێن لە پاراستنی ماڵی شیعە بکە، لە پاراستنی تائیفەیەک فئەیەک بکە. ئیتر وردە ئەو هێزە احتیمامی پێدرا، ئەو هێزە پشتگیری کرا، ئەو هێزە پڕچەک کرا. بێگومان ئەو هێزەش بۆ ئەوە بەکاردێکە پاشی تەشکیلکردنی کۆمەڵک میلیشیات لە ناو هێزێک کە هەر گروپێک و هەر لایەنێک و هەر دەستەیەک کۆمەڵێک چەکدار، کۆمەڵێک میلیشای تایبەت بخۆی هەیە و لە ناو حەشت کە جێگانکردنەوە وەکو باسم کرد ئەوە بۆ پاراستنی فئەیەکە، بۆ پاراستنی تائیفەیەکە، بۆ پاراستنی بۆ باڵا دەستکردنی بەڕاستی ماڵی شیعێ بەسەر کۆی تائیفەکانی دیکە. ئەوە هەم هۆکارەکە کە تا ئێستاش درێژەی هەیە دانەوێت. زۆر باشە. بەڵام هەموو ئەمانەی کە جەنابیشت باس کرد، ئەم هەوڵانەی کە لە پەرلەمانەوە هەیە، ئایا عێراق لە وڵاتێکی دامەزراوەیەوە ناکات بە وڵاتێک کە ئیتر میلیشیا و هێزی چەکدار حکمی بکەن؟ بێگومان ئێستا هەر عێراق بەخۆی وای لێ هاتووە. چونکە ئەگەر بەراورد بکەین کە باسی ئەوەی سەربازی شت کرد، بەر لە هاتنی داعش تەشکیلکردنەوەی بنیاتنانەوەی سوپای عێراقی لەلایەن هاوپەیمانانەوە بە چەکی سەردەم بە مەشق پێکردنی سەربازەکان، بەرناردنە دەرەوەی ئەفسەرەکان. بەڵام بە هاتنی داعش بینیمان کە لە ماوەیەکی زۆر کووردا هەموو ئەو ئیش و کاری کە لە بۆ وەزارەتی بەرگری و لە بۆ دروستکردنەوەی جەیشی عێراقی کە کرا لە ماوەیەکی زۆر کەمدا کۆتایی پێ هات، چ لەوەی تەسلیم کرا، چ لەوەی ئەسلحە و چەک و تەقەمەنیەکە لە دەستی بوو هەمووی بەزیما کە جەیشی عێراقی وەکو دەتوانم بڵێم تەقریبا نەما، یان بە شێوێکی زۆر مانەکەشی بە شێوێکی زۆر بچوو بوو کە هەموو لایەک بانگەشەوە دەکرا کە سوپای عێراقی ناتوانێت بەرگری بکە، سوپای عێراقی ناتوانێت ڕێگری لە هێرشی و لە بەرەو پێشچوونەکانی. بەڵام ئەوەی کە سوپای نەیتوانی بیکە، حەشتی شعبیش نەیتوانی بیکە. ئەوان بەو بیانوەیە کە حەشت دروستکرا بەو حیسابە کە حەشت دەیکە، نابێگومان حەشتیش ئەوەی نەکرد، بەڵام لەژێر ئەو بیانوەیە حەشت دروستکرا وەکو باسم کرد سوپایەکە بۆ پاراستنی فئەیەکە، بۆ پاراستنی تائیفەیەکە، هەر بوو ئەوەشە کە دایانەوێت بەبێ هێزی بمینێتەوە لە بەرامبەردا نەسوپا و هیچ هێزەکی دیکە هەبێتن.
ئەو باڵادەستی ئەو میلیشیانە لەناو ئەو گروپا سەراحەت یعنی کە ئیمکانەتی وەکو دەرێ زۆریان لە بەدەستە کە مەسلەیەکی اقتصادی زۆریان لە پشتە زۆریان لەو میلیشیانە خاوەن بازرگانی و توجارەتی سەربەخۆن زۆریان لەوانە دەتوانم برێن بیرە نەفتی تایبەت بەخۆیان هەیە بە مەفهومەکی دیکە ئەجندایەکی دەرەکی لە پشت ئەوانەوەیە هاوکاری بە غێر مباشەر لە دەوڵەتە ئەقلیمیەکانەوە هاوکاری دەکرێن ئاراستە دەکرێن پشتگیری دەکرێن یعنی ئەگەر ئینسان بتوانێت بە سەراحەتتر قسان بکە بەڕاستی ئێران عێراق دەتوانم بڕێن بە ماڵی دووەمی خۆی دەزانیتن کە ئەوەشە هۆکارێکە بۆ بەهێزکردنیشی بۆ بەهێزکردنیشی ئاشمانەوەیشی ئاش بەچ دەمێنێ بەو هێزێکی ئێستا هەیە بە ناوی حەشدی شعبی و میلیشیاکانی حەشدی شعبی ئەوانە نەکەوە هەیمەنەیان لەسەر دەتوانم با بڵێم لەسەر حکوومەت کردیە لەسەر ئەنجومەنی یاسادانان کردیە لەسەر ئەنجومەنی دادوەری کردیە هەموو باشە کەواتە پیلانی دەرەکی یا بڵێن هەژمونی وڵاتانی دەرەکی لە ڕێگەی حەشدی شعبیەوە لە عێراق باڵا دەست دەکرێت بەڵام وەکو ئاماژەت پێکرد حەشد هات بۆی کە بتوانێت یارمەتی سوپا بدات لە سەقامگیرکردنی عێراق بەڵام ئەبینین هەر بەهۆی کردەوەکانی حەشدەوە ئێستا عێراق وڵاتێکی ناسەقامگیرە لە کاتێکە داوای دەرچوونی هێزەکانی ئەمریکا دەکەن ئەگەر ئەم پرۆژە یاسایە لە پەرلەمان دەربچێت هەموو لایەنەکان پشتی دەگرن یا تەنها لایەنێکن کە ئەیانەوێت بەم شێوازە حەشد باڵا دەستکەن و هەیمەنەی سوپاش بشکێنن لە ڕاستیدا ئەو بابەتێکە چەند جاری دیکە باس کرایە ڕەنگە زۆر لایەن و ئێمە بە تایبەتی ڕای خۆمان بە ئاشکرە لەو ڕۆ دەربڕیە عێراق لە ئێستادا پێویستی بە ئەمریکا و بە هاوپەیمانان هەیە عێراق تا ئێستا نەکەوتۆتۆ سەر پێی خۆی عێراق و پێکاتی عێراق و دەوڵەتی عێراق بەڕاستی بە تێڕوانینی ئێمە هێشتان مەترسی لەسرە هێشتا مەترسی تیرۆری لەسرە هێستا مەترسی داعشی لەسرە پێویستی بەوەیە کە تا کاتێکی دیکە تا زەمانێکی دیکە ئەو هێزانە بمێنێنەوە هاوکار بن لەگە سوپای عێراقی ئەوەشمان لەبیر نەچێ بەڕاستی ئەو هێزانە کە هاتوونە وەکو پاڵپشتیەک وەکو هاوکارێکی هەم مادیەن هەم معنەویەن وەکو باسم کرد لە پرچەکردن لە مەشق پێکردن بۆ لەسەر پێوەستانەوەی بۆ دروستکردنەوەی جارێکی دیکە جێشی سوپای عێراقی بەڵام بێگومان بە غیری ئەوانە ئەگەر لەو نەمێنن یان با بڵێن ئەو بیرۆکێ ئەو فکرێکە هێستا هەیە سەر بگرێتن ئەوانە لە عێراق نەمێنن بە بڕوای من عێراق بەرەو پاشاگردانیش دیکەی زۆر زیاتر دەسی زیاتر کە ئەوەی ئێستا هەیە ئەو ناسەقامگیرەی ئێستا هەیە ئەوە زیاتر پەرەدەستێنێت لەوانەیە کێشەکان سەردەکێشن لە بۆ کێشەی تائیفی زیاتر لە بۆ کێشەی ناوخۆ لەوانەیە مەسائلی ئەوەی کە ئێستا دەیبینین ئەو کێشە و گرفتانەی ناوخۆ لە بینی تائیفی لە بینی شیعە و سونە لەلایەک لە بینی دژایەتیکردنەکەی حکوومەتی هەرێم لەلایەک لە هەموو ئەوانە ڕەنگە ئەو وەختی ئەو کێشانە بەرەو ئاقارەتی دیکە سەردە دەچێشن ئایندەی عێراقیش دەخاتە مەترسیەوە. لە کاتێکدا لە هەموو ڕۆیەکەوە هەموو هۆڵێک دەدرێت بۆی کە بەرگێکی یاسایی بەبەر ئەم هێز و میلیشیا چەکدارانە لە عێراق بکرێت هەندێک لایەن وەکو سەرۆکی لە کارە لادراوی پەرلەمانی عێراق حەلبوسی دژایەتی پڕچەکردنی هێزی پێشمەرگت دەکەن ئەم ئەقڵیەتە بۆچی بەردەوام لە عێراق هەردووبارە دەبێتەوە بۆ بەم شێوازێ لە ڕاستیدا نەکرد سەرۆکی لە کار لادراوی ئەنجومەنی یاسادانان حەلبوسی زۆر خەڵکی دیکەس پەرلەمان زۆر خەڵکی دیکەش ئەو تێڕوانینە هەیە ئەو بیر بۆ چۆنانە هەیە ئەمن ماوەک بێت لێستا چەند ڕۆژێک پێش ئێستا تقریبەن لە کەناڵێکی دیکە نووسینەکە بوو گوتم ئەو خەڵکانە ماهیەتی خۆیان ڕاستەقینەی خۆیان نیەتی ڕاستەقینەی خۆیان وا وردە بە دیار دێخن ئەگەر نە ئەوانە هەر لە بیدایەتەوە هەر لە سەرەتاوە بەڕاستی دژی پێشمەرگە بوونە بەڵام ئەو خەڵکانە ئەگە دژی پێشمەرگە بن یان دژی پێشمەرگە دەبن پێم وایە سێک لە وەزعەکە ناوەرە چونکە پێشمەرگە کە دروست بووە پێشمەرگە کە بنهاوی پێشمەرگە لە گۆڕەپانەکە بووە لە مەیدانەکە بووە نەبەویستی ئەوان دروست بوو نەبەویستی ئەوانیش وەکو دەرێ بچووک دەکرێت تۆ یان نامینێ پێشمەرگە هێزێکە لە سەرەتای دروستبوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بۆ پاراستنی کوردستان بۆ پاراستنی پێگەی کورد بۆ پاراستنی
هەموو ئەو کەمەنەتەوەیانەی کە لە کوردستان هەیە پێشمەرگە دروست بووە، پێشمەرگە بە خوێن دروست بووە، پێشمەرگە قوربانێکی زۆری داوە کە تا گەشتن ئەو ڕۆژە. بە تایبەتی لە پاشی پرۆسی ئازادی عێراق پێشمەرگە دەورێکی باڵای بینی لە پرۆسی ئازادی عێراق و بەشداری کرد لە پاکردنەوەی هەموو دار و دەستە و ئەو حکوومەتەی کە حکوومەتی باسی ڕابردوو. پاشان لە هێرشەکانی داعش و سەرهەڵدانی داعش پێشمەرگە بوو کە یەکەم بەری بە هێرشەکانی داعش کرد. پێشمەرگە بوو کە هێرشی پێچەوانەی دەست پێ کرد و داعش لە دەستی پێشمەرگە شکستەکان تۆمار کران. ئەوەش لە یاد نەکەین پێشمەرگە کە لە دەستوری عێراق ئیقرارکراوە پێشمەرگە هێزێکی نیزامیە، هێزێکی دەستوریە، بەشێکە لە پرۆسی سیاسی، بەشێکە ئەفەن لە پرۆسی بەرگری عێراق، بەڵام بە پێچەوانەوە کە تا ئێستا پێشمەرگە محاربە کرا، پێشمەرگە کێشەی لە بۆ دروست کرا، پێشمەرگە لە ڕووی موچە و لە ڕووی ئیمکاناتی چەک و تەقەمەنیەوە دائیمەن پشتگوێ خراوە، ئەوە غەدرێکە لە پێشمەرگە دەکرێت. ئەو کێشەیە کە کێشەی پێشمەرگەی تێدایە کۆی کۆمەڵێک کێشەی دیکە کە تا ئێستا بە هەڵپسێردراوی ماونەتەوە زۆر جار باسمان کردێ لە کۆی ئەو مادە دەستوریانەی کە تا ئێستا جێبەجێ نەکراوە زیاتر لە 55 مادەی دەستوری لە سەرەتای دروستبوونی عێراق و تا ئێستا جێبەجێ نەکراوە کە یەک لەو مادە دەستوریانەیە تایبەتە بە پێشمەرگە. ئەگە پێشمەرگە بەشێک بێ لە منزومەی جێیشی عێراقی لە سیستەمی بەرگری عێراقی بۆ دەبێت ئەو جیاوازیە بکرێت، بۆ دەبێت لە بەرامبەردا جەیشی عێراقی بێهێز بکرێتن، بەڵام هەرچی ئیمتیازات و هەرچی پێویستی هەیە بە زیادەوە بە یاسا بکرێتن لە پەرلەمان لە بۆ حەشدی شعبی، بەڵام لە بەرامبەردا ئەوە دژایەتی پێشمەرگە بکرێت. بێگومان هەڵبووسی و هاو ئاوازەکانی هەڵبووسی ئەوە داخەکی وەکو دەری لە مێژینانە، هەڵبووسیش ڕەنگە پێی وابی بەو لێدوانانە بێوێ جارێکی دیکە بگەڕێتەوە سەر بێتۆ ناو گۆڕەپانی سیاسی یان جارێکی دیکە ئەو پۆستەی کە لیلا درراوە جارێکێکی وەربگرێتەوە، ئەوەش پێم وایە لە خەیاڵ زیاتر هیچی دیکە نیە. باشە بەڕێز خدرمەنتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سوپاس لێرە لەگەڵمان بووین. زۆر سوپاس.